الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگاردا لە ئێمە و لە سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. خوای گەورە و میهرەبان داوا لێ دەکەین لە میهرەبانی خۆت بە ڕەحم و بەزەیی خۆت دامانپۆشی، لە گوناهی ڕابردوومان ببووری و بۆ داهاتوو هیدایەتمان بدەیت لەسەر ڕێگەی ڕاستی ئیسلام بەردەوام و ڕاگیراو بین. شیفای لاشەمان بدەیت ئەگەر نەخۆشین لە نەخۆشیە خراپەکان بە دوورمان کەی. هەموو ئەوانەی کە نەخۆشن یا ئەرحەم الراحیمین شیفایان بۆ بنێری، ئەوانەی کەوا مردوون لە گوناهیان خۆش بی، سەبووری بە دڵی ئەو کەسانە بگەیەنی کە غەمبارن و تووشی نەخۆشیەکانی دەرونی بوون و ناڕەحەتن، یا ئەرحەم الراحیمین ڕەحم بە هەموو لایەکمان بکەی. ئامین. ئیمانداران و خواناسانی بەڕێز، عەقڵیەتێک لە ئەمڕۆی کوردستانی ئێمەدا و دەتوانم بڵێم لە ناوچەکە و بەگشتیش جیهاندا هەیمەنەی کردووە بەسەر ژیانی زۆربەماندا. ئەویش وەکو تووڕەیی ئەبینی ئەوەندەی ئینسانەکانی ئەم سەردەمە تووڕەن، پەستن، تەحەمولیان کەمە، هەر لە ناو ژیانی خێزانیدا ژن لەگەڵ مێردەکەیدا، پیاو لەگەڵ هاوسەریدا، باوکو دایک لەگەڵ منداڵیدا، دراوسێ و دراوسێ، دوو شەریک، شۆفێرێک لەگەڵ نەفەرەکانیدا، فەرمانبەرێک لەگەڵ هاوڵاتیەکدا کە دەچێتە بەردەمی مێزەکەی، سەیر دەکەین تەحەمولمان کەم بۆتەوە. زۆربەمان ئەوەندەی تووڕەین، زڕوبعێکی ئەوەش هەیە من بووینایە لە زۆر گرفت دەپارێزراین. هەروەها بێهیوایی تەماشا دەکەی گەنجێک لە ئەو پەڕی کاتی لاوی و بەهاری تەمەنیدایە، کەسی سەیر دەکەی زۆر نائومێدە، زۆر بێهیوایە لە ژیان، بەرنامەیەکی داهاتووی بۆ خۆی لەبەر چاو نەگرتووە و هەمیشە بە ڕەشبینی و بە چاویلکەی ڕەشەوە دەڕوانێ بۆ ئاسۆکانی ژیان. گوێ پێ نەدان، ئیهمالکردنی یەکتر، بێزاری، هەز نەکردن بە لێپرسینەوە. کەس هەز ناکە کە مەسئولیەتێکی لەسەر شانە و ئەمیش لێپرسراوە. هەر یەکێک لە ئێمە بەرامبەرەکەی بە مەسئول دەزانێ و خۆی لە ئاستی ئەو بەرپرسیاتێ دەدزێتەوە. هەمومان ڕەخنە دەگرین، هەمومان هەر دەڵێن دەبێ وابێ. ئەگەر تەماشای ئەحزابی سیاسی کوردستان بکەی، هەر حیزبێکە کۆنگرەیەک دەبەستێ، هەر حیزبێک کە بەیانێک دەردەکا، کاتێک کۆنفرانسێکی خۆی دەبەستێ، هەمووی بەیان دەردەکا و هەر دەڵێ دەبێ وابێ، کوردستان وای لێبێ و ئەمە چاک بکرێ و ئەمە وابێ. کاتێک کە تەماشای ئەوە دەکەین گەل، ئەوە تا هەموو خەڵک داوا دەکا گەندەڵی لە هەیە لەم وڵاتەدا، ناعەدالەتی هەیە، موچە نییە، وەزع ژیانی گوزەرانی خەڵک خراپە. هەمومان هەر وەکو میلەت داوا دەکەین، ئەڵێن دەبێ وابێ و دەبێ وا بکرێ. پاشان تەماشای مەلای سەر مینبەر و مزگەوتەکان کە هەمومان وەکو مامۆستایانی ئاینی مزگەوت هەر لە جومعەدا دەڵێن دەبێ وابێ و دەبێ وا بکرێ و دەبێ ئاوا بکرێ. ڕێکخراوە ناحوکمیەکان و چینیەکان و ئەو پیشەیەکان هەر ڕێکخراوە بە داکۆشی بە حساب لە مافی خۆی دەکا و ئەویش دەڵێت دەبێ حکومەت وا بکە و ئاوامان بۆ بکرێ و ئەوەمان پێ بدرێ. هەمومان هەر دەڵێن دەبێ وابێ. ئاواتمانە ڕاستە وڵات ئاوەدان بێ، سەرکردە عادل بێ، کار بەدەست باش بێ و گەندەڵ نەبێ، بازارمان بێ فێڵ بێ و ئەگە شتێک لە بازار کڕی دڵت نەلەرزێ کە غەش و تەزویری تیا کراوە. هەمومان خۆزگە دەخوازین و داوا دەکەین خۆزگە ویژدانێکی زیندوو هەبێ. هەمومان داوا دەکەین دینداری بەرقەرار بێ و مرۆڤەکان دیندار و خواناز بن. هەمومان دەڵێن هەروا بێ، یعنی هەمومان ڕوومان لە خەڵکە. ئەی خۆمان، ئەوە پرسیارێکە، ئەی ئەو پرسیارە بۆ لە خۆمان نەکەین. باشە من کە ڕقم لە گەندەڵیە، ئایا ئەگەر ئەو پارەی دەدرێتە ئەو مەسوولە گەندەڵە بیدەم بە من وەری دەگرم؟ ئەو پرسیارە حەقوای یەک بە یەک لە خۆمان بکەین. ئەگەر بەڕێزت معاشێکی بندیوارت بۆ ببڕنەوانێ و بڵێن هیچ دەوام مەکە و هەر ئاوە بە بەلاژ موچە وەربگرە، ئایا تۆ ئامادەی ئەو پارەیە بخۆی بڵێ زۆر سوپاست دەکەم و قوربان با کەس پێی نەزانێ؟ ئەم پرسیارە حەقوایە لە خۆمانی بکەین. ڕقەمان لە ژینگەیەکی پیسە، ئایا ئامادەی تایەک بسووتێنی، نایلۆنێک بسووتێنی،
دەبەیەکی ئاو لە جامی سیارەکەتەوە فڕێدەی کا دەڵێ خۆزگە ژینگە پاک بوویایە ژینگەکەمان پیسە بەڵام ئایا بە فڕێدانی دەبەیەک بەشداریت کردووە لە پیسبوونی ژینگەکەتدا حەقوای ئەم پرسیارەش لە خۆت بکەیت ئایا هەر ئیشی شارەوانیە زبڵ و خاشاکی گاڕەکەکەم فڕێدا بە بێگومان نەخێر خۆ منیش هاوڵاتیەکەم لەم وڵاتەدا ئەڵێن خۆزگەی یاسا سەروەر بێ وەکو وڵاتانی ئەوروپی ئایا ئێمە تا چەند خۆمان پابەندین بە یاساکانەوە ئایا خۆمان چەند حەزمان بە جێبەجێکردنی یاسایە هەمومان دەڵێن خۆزگە گەندەڵی لە وڵاتان نەمێنێ ئایا درۆ دەکەی ئەگەر ئینسان درۆی کرد بەشێک لە گەندەڵیەکان لە درۆکردنەوە دەست پێ دەکات ڕەخنە لە کوڕ و کچی خەڵکی دەگرین ئەڵێ کوڕی خەڵک وایە کچی فڵان کەس وایە ئەی جارێک سەیری کوڕ و کچەکانی خۆمانمان کردووە ئەی ئەولادەکانی خۆمان چۆنن لەوانەیە کوڕ و کچەکانی خۆمان زۆر لە خەڵک خراپتر بن ئەی بۆ باسی عیب و کەم و کوڕیەکانی خۆمان ناکەین ئەی بۆ عیبەکانی خێزانی خەڵکی دەبینین بۆیە وتاری ئەمڕۆمان لە خزمەت جەنابتان و موسڵماناندا بە ئیزنی خوای پەروەردگار باسی ئەوەیە با خۆمان چاک بکەین ئەگەر دەمانەوێت وڵاتمان چاک بێ کە هەمومان داواکارین لە خوا و لە خۆمان کە وڵاتێکی پڕ ئارامی و هێمنی و عەدالەتمان هەبێ وەڵڵی خۆشەویستان سەرەتا دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین تاک چاک بێ خێزان چاک دەبێ خێزان چاک بوو کۆمەڵگا چاک دەبێ خانوویەک ئەگەر ئەو بلۆکانەی پێی دروست دەکرێت پتە و بەهێز بن خانووەکە بەهێز دەبێ ئەی ئەگەر تاکی ئەو بلۆکانە ڕزی و بوون و موادێکی خراپ بێ بە بێگومان خانووەکە دواتر دەتەقێ ئەم کۆمەڵگایەش لە من و لە تۆ پێکاتووە ئەگەر تاکی ئەو خەڵکە باش بوو بە بێگومان وڵاتەکەمان حکومەتەکەمان دەسەڵاتەکەمانیش چاک دەبێ تاکیش بریتیە لە ناخ بریتیە لەوەی کە لە سینەدایە ویژدان و ئەوەی کەوا لە ناو سینەدایە و شاراوەتەوە ئیسلام کار لەسەر ئەوە دەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ هەموو جار کە وتاری بۆ سەحابەکان دەخوێندەوە لە سەرەتای وتارەکەدا ئەمە دوعای بوو دەیفەرموو نەعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا ها سەیری وشەکانی دەمی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو پەروەردگارە پەنات پێدەگرین بمان پارێزی لە شەڕی ناو ناخ و نەفسمان و لە شەڕ و خراپەی کردداری ناشرین ئەم دوانەی بە یەکەوە هێنا نەفسی پێش کرددار خست یعنی کردداری ئینسان بەرهەمی ناو ناخ و ئائێرەیەتی واللهی چی لە دڵتابێ لە ناو کۆمەلگادا ڕنگدانەوەی ئەوە دەبێ ئەگەر ناو سینەت ساف بێ کرددارت جوان دەبێ ئەگەر ناو سینەت ساف و پاک نەبێ لەبەر خاتری من و فڵان کەس و کاک فڵان کەسیش تۆزێ خۆت بە جوان نیشاندەی کە هەڵت بۆ هەڵکەوت هەر مەعدەنت دەردەکەوێت دەست لە خراپە ناپارێزی بۆی ئیسلام هەر دین و مزگەوت و میحراب و منبەر ئیشی ئەم دینە چییە؟ ئیشی ئەم دینە کارکردنە لەسەر ناخی ئینسان لەسەر دەرونی ئینسان چونکە کاتێ دەرون و سینەکان پاک بوونەوە کار و کردەوەکانیش لە کۆمەلگادا جوان دەبن ئێمە سێ شتمان هەیە خۆشەویستانم ڕوحمان هەیە جەستە و لاشەمان هەیە عەقڵ و ژیریمان هەیە سێ وشە هەن ئەگەر دیقەتیان بدەن جەنابتان ئەم سێ وشەیە هەر ڕێک وەکو یەکن بە هەر سێکیان ژیانی ئینسان تەواو دەکەن یەکەمیان ڕیاضەت کێشان دووەمیان ڕیاضە سێەم ڕیاضیات هەر وەکو یەکن هەر تەقریبەن لە شکڵ و لە پیت و ئەوانەدا وەکو یەکن ڕیاضەت کێشان ڕیاضە ڕیاضیات یەکەمیان ڕیاضەت کێشان خواناسان و پێشینانی ئیسلامی ئێمە هەتا ئەم سەردەمانەی دواییش جەنابتان پیاوە ڕیشسپیەکان لە بیریانە کە تەشیە و خانەقاکان هەبوون سۆفی و دەروێش و مرید و مەنسوبیان تێدا بوو ئەمانەی ئێستا نا ئێستا خەڵک بە مەلایەتی دینی دنیا دەخوا ئێستا خەڵک بە ناوی شێخیەتیەوە دنیا دەخوا من ئەوانە ناڵێم ئەوانەی پێشوو کە بۆ خوا سوڵحاو بوون دوور بوون لە هەموو مەرامێکی سیاسی دوور بن لە پارە خواردن و دنیا خواردن بە ناوی دینەوە کۆمەڵە خەڵکێکدا دەنیشتن سلوکیان دەشێشا پیان دەوت ئەمانە ڕیاضەت کێشن لە عیلمی تەسەوفی ڕاستەقینەدا ئەمە هەیە ئەمانە بیریان دەکردەوە لە ناخی خۆیان لە شوێنێکی تاریکە محاسبەی نەفسی خۆیان دەکرد مجاهدەی نەفسی خۆیان دەکرد خۆیان محاسبە دەکرد لەسەر کردارەکانی ڕابردوویان دژایەتی نەفس و دەرونی خراپیان دەکرد ئەمە یەکەم جار ئینسان لێرەوە دەست پێ دەکات کە ڕوحی پاک دەکاتەوە بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمووی المجاهد من جاهد نفسه في طاعة الله ئینسانی مجاهد و تێکۆشەر ئەو کەسەیە بەرگری بەرامبەر نەفسی خۆی دەکات بۆ تاعەتی خوا
ها وڵی هەڵدەستی نوێژێک بکەی ئەو نەفسە چەند تەمبەڵت دەکا بۆ بەیانی لە گوڵە جارە زووە دەبخەوە بۆ دەچی بۆ مزگەوت بۆ جەماعەت دەکەی ئەتەوێ ڕۆژێکی سونەت بگریت چەند لەسەرت قورس دەکا دەست دەبەی بۆ گیرفانت ئەو هەموو پارەیە بە بەلاش دەڕوا بۆ 250 دینار خەریکە دەستت دەگرێت نەیکەی خێرەکەوە مەی خەسندوقی خێرەکەوە پەشیمانت دەکاتەوە لەو کاتەدا تۆ بەرامبەری ئەو نەفسە دەکەی و ئەیشکێنی و بە قسەی ناکەی تاعی خوا دەکەی وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە لە غەزا دەگەڕانەوە لە جیهاد دەگەڕانەوە شمشێریان خوێناوی بوو بە خوێنی کافران هێستا تەرمی پیرۆزی سەحابە شەهیدەکان نەنێژرا بوو خۆشەویست دەیفەرموو رجعنا من الجهاد الأصغر إلى الجهاد الأكبر سبحان الله لم فرمود زيارينا خەڵکینە ئەو کەسانێکی ئێستا ڕوحتان لەسەر لە پیدەستان بوو بۆ دینی خوا ئێستا کە شەهیدەکانمان بە خاک نەسپاردووە ئێستا لە جیهادی بچووک گەڕاینەوە بۆ جیهادی گەورە بۆ ماڵەوە عەرزیان کرد جیهادی گەورە کامەیە بۆ جیهاد هەیە لەمە گەورەتر بێ کە ڕوحی خۆمان بەخشین فەرمووی لەمەش گەورەتر ئەوەیە کە ئینسان بتوانێت جیهادی نەفسی خۆی بکات واللهی بربەرەکانی دوژمن خۆشترە لە بربەرەکانی نەفسی ئەمارە بیسووی خۆت چونکە ڕەنبە بتوانی بە غیرەت بتجوڵێنێ و ئینسان حەماسەتێک بیگرێ و پێعی بێ لە مەیدان ڕاکە لەبەر خەڵک بەڵام کاتێک کە کەس ئاگای لێ نییە بتوانی ئەو نەفسەی کە ئەمارە بیسووە دەڵە خراپە بکە زینا بکە دزی بکە گەندەڵی بکە غەش بکە دڵی نایکەم ئەمە جیهادی گەورەیە کەواتەی یەکەم خاڵ پاکبوونەوەی ڕوح کە ڕوحت پاک بۆەوە پێویستە ئاگال لە جەستەشت بێ بۆیە لە دوای ڕیاضەت کێشان ڕیاضەمان هەیە ڕیاضە بە مانای وەرزش بە کوردی خۆمان یعنی ئینسان پێویستە لە شەو ڕۆژێکە ڕیاضەیەک کە وەرزشێک ئەنجامدا هەر هیچ نەبێکا کە بە پێ بڕۆ ئێمە ئەو وەرزشەشمان ئیهمال کردووە بۆ کیلۆیە تەماتە دەچی بۆ بازاڕ ئەبێ سیارەکەت بەری ئەگە 100 مەتر بێ چەند خۆشە فێری ئەو کولتورە بین ئەگە زۆر زەرور نەبوو ئۆتۆمبیلەکەت هەڵمەکە هەم ژینگەت پاراستووە هەم لانی کەم قاچەکانت چەند خولەکێک ڕۆیشتون بۆیە خەڵک ئەمڕۆ ئەو هەموو نەخۆشیە لە بۆریەکانی خوێنیدا کۆ دەبێتەوە بۆیە ئەو هەموو نەخۆشی چەوری و زەخت و هینە هەیە وازمان لە وەرزش هێناوە ڕیاضە لە دوای پاکبوونەوەی ڕوح ئەنجا ڕیاضە دێتە پێشەوە کە پاکبوونەوەی جەستەیە هەلانی کەمەکو عەرزم کردن ئینسان ڕۆژانە چەندە خولەکێک بە پێ بڕوە وەڵڵی پاک دەبێتەوە لە نەخۆشی ئەگەر ئینسان وەرزشەوان بێ ڕوحی پاک نەبێ ئەبێتە دڕندە ئێستا کەسێک بێنە پاڵەوانی پاڵەوان بەزێن بێ ئەگەر ناخی پاک نەبێ بە وەرزشەکەی و بەلێ هاتووی قیافە و جەستەکەی ئەبێتە دڕندەیەک بۆ گیانی خەڵک وەرزشەوانێک ئەم برایانە زۆریان وەرزش دەکەن و گەنجی ناو مەیدانن گۆڵێن دەکەن تۆپێن دەکەن ئەو وەرزشەوانەی کە ڕوحی پاک نییە و ئینسانێکی بەڕێز نییە هەمیشە هات و هاوار و شەڕ و هەرایەتی لە ناو یاریگادا بەڵام ئەو وەرزشەوانانەی کە دیندارن کە ڕوحیان پاکە کە ئینسانێکن دەرونیان خاوێنە چەند ئینسانی لەسرە خۆن چەند هێمنن چەند دوورن لە قاو و قیژ و شەڕ چۆن یاریگا ناشێوێنن چۆن ڕێز لە دادوەر و حەکەمەکە دەگرن بۆیە بەسەرهاتێکی شیرین هەیە کاتێک کە یاریزانی وەرزشی جۆدۆ لە وڵاتی میسردا چوو بۆ یابان بۆ بەشداریکردن لە خولی کۆتایی ئۆڵۆمپیادی یاری جۆدۆدا گەیشتە پلەی کۆتایی 2 کەس مابوونەوە لەسەر ئاستی جیهاندا ئەو یاریزانە میسریە مسلمانە ناوی محەممەد ڕەشوان بوو میسری بوو کابرایەکی یابانیش کابرای یابانی 3 جاریتر لەسەر ئاستی جیهاندا لە یاری جۆدۆدا یەکەم بوو مەدالیای زێڕینی وەرگرتە بوو ئەم جارە کابرای میسری مسلمان کە چۆ بەرامبەری محەممەد ڕەشوان هەستی پێکرد قاچی چەپی زەربەیەکی بەرکەوتووە لە وەرزشیشە وەرزشەوان کاتێ زانی بەرامبەرەکەی لە چ شوێنێکەوە پێکراوە و خەلەلی هەیە زەفەر بەوەی دێنێ بە تایبەتی لەو پاڵاوانبازی و ئامێزگرتن و جۆدۆ ئەوانەدا بەڵام لە تەواوی ئەو هەموو یاریەدا کە کردیان بەیەکەوە ئەم مسلمانە محەممەد ڕەشوانە پەلاماری قاچی چەپی ئەو یاریزانە یابانیەی نەدا حەکەمەکە و دادوەرەکە و هەموو تەماشاکەران سەریان سوڕما بوو دەیانگوت چۆن پەلامارن نەدا بەس لە ڕێی قاچی چەپیەوە قاچت بۆ ببردایە دەکەوت چونکە ئەو قاچی ئازاری پێگەیشتە بوو بۆیە یاریەکەی دۆڕاند مەدالیای زیوی وەرگرت کابرای یابانی بوو بە یەکەم و بردیەوە حەکەمەکەش و مدەڕیبەکەش و هاندەرەکانیشی لێیان پرسی غەدرت کرد تۆ خاڵی لاوازی ئەوە دۆزیەوە یەک قاچت خستە بەر قاچی چەپی دەتخست وتی واللهی ویژدانم ڕێگەی پێنەدام زوعفی ئەو بگرم چونکە ئازاری قاچی خەتای خۆی نەبوو خوا بەسەری هێنابوو بەسەری کردبەوە واللهی پێم بێ شەرمی بوو پێم بێ مڕوئەتی و پیاوەتی بوو بەرامبەرەکەت نەیارەکەشت لە زوعفا پەلاماری زوعفەکەی بدەی بەوە بیخەی
ویستم قەیناکە با بدۆڕێم لە یاریەکەدا بەڵام ناخم نەدۆڕێنم بۆیە دواتر کاتێ ئەو یاریزانە سەردانی یابانی کردەوە کە سوکاری ئەو کابرا یابانیە هەموو هاتنە پێشی و بە محەممەد وتافیان دەکێشاو لە ئامێزیان کرد ڕاستە مەدالیەیەکی زێڕینی دۆڕان بەڵام ناوێکی گەورەی هێشتەوە بۆیە ئینسان کاتە کە دەرونی پاک بوو ئەمجا جەستەشی بەهێز بێ باشە سێمیان پێی دەڵێن ڕیاضیات واتە بیرکاری کاری عەقڵە بۆی ئینسانێک نابێ بڵێ بەس خەریکی پەروەردەکردنی ڕوح بم نان ناخۆم ئەبێ ڕوحت پاک بێ جەستەت بەهێز بێ عەقڵیشت باش بێ چونکە جەستەی بەهێز و ڕوحی پاک بەبێ عەقڵی و ژیری باش هەجاری وە ئینسان دیندارە و دەخەڵەتێ ئەو عەقڵی باش کار ناکە عەقڵیش بە زانستی بیرکاری کار دەکا بۆیە ئەگەر ئەندازیارێک لە زانستی بیرکاریدا زۆر لە پێشەوەی بۆتە مهەندیس کاتێک کە ڕوح و دەرونی پاک بێت چەند بە ویژدانە چۆن ناهێڵە ئەم بینایە غەشی تێدا بکرێ بەڵام وەڵی لەگەڵ ڕێز و حرمەتمدا هەر ئەو ئەندازیارە ئەگەر ناخی پاک نەبێ ئەتوانێت بەڵەندەرێک مقاولێک بە پارەیەکی کەم بیکڕێ و سارێکی بۆ بکرێ و بیناکە بەغەش دروستکە بەڵام کاتێک کە ئەندازیارێک هەموو دنیا بدەیتێ ناتوانێت ئیمزای بکات لەسەوەی کە چیمەندۆ حەقی خۆی لەو مەشروعە نەکراوە چونکە دەرونی پاکە بۆیە ئەمانە هەموو ڕەبتیان هەیە بەیەکەوە ڕوحی پاک جەستەی بەهێز عەقڵی کارامە ڕیاضەت کێشان ڕیاضە لەگەڵ ڕیاضیاتدا قورئانی پیرۆز دەفەرمێ قەد ئەفلەح من تەزەکا بەڕاستی و بە بێگومان سەرفرازە ئەو کەسەی ناخی خۆی پاک کردەوە الفلاح هو الفوز بالمطلوب والنجاة من المرهوب سەرفرازی ئەوەیە بگەی بەو ئاواتەی کە خۆزگەی بۆ دەخوازی ڕزگارت بێت لەو شتەی کە لێی دەترسی دەیخوا دەفەرمێ هەر کەسێک ناخودەرونی خۆی خاوێن کاتەوە دڵنیا بێ دەگا بە ئاواتەکانی کە خۆزگایان بۆ دەخوازێ و ڕزگاریش دەبێت لەو شتانی کە لە ژیانە لێیان دەترسێ بۆیە نەفست پاککەوە لە نێوانی خۆت و خوادا بەچی بە شیرک لەگەڵ خوای پەروەردگاردا هاوار بۆ هیچ شتێکی کەم مەبە جگە لە یا ئەڵڵاه یا فڵان کەس با لە سەردە من نەبێ جگە لەڕە چاولێبوون لە ڕەحمەتی خوادا چاول لێوە نەبێت فڵان کەس نەفعت پێدەگەیەنێ یان زەررت پێدەگەیەنێ فڵان کەس ڕزقت دەدا یان بێنانت دەکا هەمووی بجێڕەوە بۆ ئەڵڵا ئەو دەروونە لەگەڵ خوادا خاوێن کە لە هەموو شتێک خۆشترە بڵێ خوایە ئەوەی هەمە ئەوەی بوومە ئەوەی لەمەوە دوادەم بێ ئەگەر تۆ پێم ببەخشی کەس ناتوانێت لێم بستێنێ وەڵڵی هەموو دنیاش بێوێ دەوڵەمەندت کە هەموو دنیا بێوێ خۆشبەختت کە هەموو دنیا بێوێ هاوکاریت بکە ئەڵڵا ئیمزای لەسەر نەکا ناکرێ بیست پێرە بەخوا نێوانی خۆت و خوا پاکەوە نەفست پاکەوە بەرامبەری دووەمیان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش بە ئیتیباع دووربوون لە ئیبتیداع پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنی کردووە تۆ ئاوای بکە سعیدی کوڕی جوبەیر کابرایەک پشمی کاتێک کە پشمی وتی اللهم صل على سيدنا محمد الحمد لله وتی کاکەوا مەڵێ بەس بڵێ الحمد لله کافیە وتی بۆ سڵاوەت لێدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم خراپە وتی ناوەڵڵا بەڵام خراپیەکەی لەوەدایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وای نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەپشمی یەکسەر دەیفەرموو الحمد لله لەبەرەوە تۆ لێی زیاد مەکە سڵاوەتێکی بۆ زیادکەی چۆنی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردووی ئاوا بیکە خۆشەویست فەرمووی لە دوای نوێژەکان لە شوێنی نوێژەکەت مەجوڵێت تا دەڵێی 33 جار سبحان الله والحمد لله والله ئەکبەر دەکەی تۆ مەیکە بە 34 جار مەشی کە بە 32 جار ئەمە پەیوەندی خۆل لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم نەفست پاکەوە وا مەزانە دین ئەوەیە تۆ خۆت زیادیکەی و پێت باش بێ دین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنی پێڕاگەیاندوین بەو شێوەیە تەطبیقیکەین بەبێ زیاد و کەم لەگەڵ خەڵکیدا نەفست پاکەوە بەوەی حەسوود مەبە بەرامبەری ڕقی لێدا مەگرە و قسەیەک لە نێوانتانە کراوە 50 ساڵە کۆتایی پێ نەیە بەخیل مەبە خەڵکی مەکە بە پەیژە بۆ سەرکەوتنی خۆت حەز مەکە خەڵکی پسووتێ بۆ ئەوەی تۆ لە ڕووناچیدا بژی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕووی جەنابتان و هەموو بیسەران و بینەران وەڵڵی ئینسانی وا هەیە بوونی خۆی لە نەمانی بەرامبەرەکەیە دەبینێ حەز دەکات فڵان کەس لە ناو چێ ئەگەر ئەو پیا و مەردی مەیدان نەبێ ئەم دەردەکەوێ یعنی وا ئەزانێ ئەم دەبێت کاتێک هەبێ کە فڵان کەس نەمێنێ قەد وا مەبە تۆ زیاد نی لەسەر زەویدا کەسیش خوای گەورە لە بەدیلی تۆدا دروستی نەکردووە ئەو کەسابەتەی کە تۆ دەیکەی ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی بیکا وەڵڵی تۆ ئەو ڕزقەی بۆ دیاری کراوە هەر ئەوەت بۆ دەبێ وا مەزانە فڵان کەس نامبڕاو بێ ئەمجا ڕزقی تۆ زیاد دەبێ
و ئەمەزانەکە فڵان کەس لە ناوچێ ئەمجار شەهامەت و پیاوەتی تۆ دەردەکەوێت نەخێر قەت ئاواتت ئەوە نەبێ بە سووتانی فڵان کەس تۆ لەبەر ڕووناچی دادانیشی چونکە ئەو ئاواتە تەنها ناخت دەخوا وەزرت بە بەرامبەرەکە ناگەیەنێ وعلماء فرمویانە لا يرضى لأحد أن يمسه سوء إنسان ناخي وا پاکاتەوە قەت حەزی خراپەت بۆ کەس نەبێ قەت بە ناڕەحەتی کەس خۆشحاڵ نەبە فڵان کەس خەبەرێکت بۆ دێنن کوڕەکەی لە مەکتەب دەرنەچووە قەت خەتەرێکی خۆشی بەدڵتانەیە بڵێ وەڵی حەیف بریا دەرچوویایە جا چی ئەوێنن دەبوو بە دکتۆرێک بەیانی منداڵەکەی من لێ ئەو چارەسەر دەکرا ئەگەر دەرنەچێ واز لە مەکتەب بێنێ لەوەیە چێ دزێکی ناو کۆمەڵگای لێ دەرچێ بۆیە قەت بە ناڕەحەتی خەڵک خۆشحاڵ مەبە نمونەی زۆر جوان هەن لەم جیهانەدا جا نەکەن لە ناو مسڵماناندا ئێمام ئیسلامە ئەلحەمدولە فێری ئەوەی کردوین شتێکی جوان لە هەر کەسێک ببینین با نامسڵمانیش بێ بۆ مسڵمانانی خۆمانی باز دەکەین بۆی چاوی لێ بکەین یاریزانێکی ئەرجەنتینی هەیە بە ناوی ڕۆبەرت دی ڤیترۆ یاریزانی یاری گۆڵفە ئەو داری کە بە تۆپێکی چێشم دەچێتە کونێکەوە کەلێنێکەوە ئەو یاریزانە لە دوای یاریدا کە بردیەوە خەڵاتێکی پێدرا کە چەکێکی بانقی بوو بچێ وەریگرێ ژنێک چوو بۆ لای و ئاوێزانی بوو دەستی ماچ کرد و لێی پاڕایەوە وتی تخوا مناڵەکەم شێرپەنجەیەتی زۆر بە گریانێکی کۆڵ پاڕایەوە مناڵەکەم شێرپەنجەیەتی و تۆ ئەم خەڵاتت بردوێتەوە ئەم پارەیە وەردەگری توخوا ئەو چەکی پارەیە بدە بە من مناڵەکەمی پێ ڕزگارکە ئەو یاریزانە زۆر بە هەڵوێز بوو وتی ئەگە خوا دەکات مناڵەکەی تۆ بەو چەکی پارەی من ڕزگاری دەبێت چونکە من زۆر لەوە زیاترم هەیە ئەمە هەر شتێکە وەکو خەڵات وەرم گرتووە ئەوە چەکی پارەکە و ئیمزای بۆ کرد چێ لە بانقا پارەکە وەرگرێ دوای ماوەیەک پێیان وت ئەزانی فڵان کەس ئەو ئافرەتە هەر شوشی نەکردووە تا منداڵی بێ و مناڵی نەخۆش بێ ئەوە سوئی ئیستیفادەی لە سۆز و بەزەیی تۆ کرد کە زانی پیاوێکی بەڕەحمی پارەکەی بە بەلەش لە دەست دەرهێنای وتی یعنی ئەوە مناڵی نییە و هیچ مناڵێک نەخۆشی سەرەتانی نەبوو کوڕەکوتیان با بە هەر شووی نەکردووە تا مناڵی بوو بێ وتی یا ڕەبی خوا لێت بەزیاد بێ دەی ئەلحەمدولیلا کە مناڵێک سەرەتانی نییە من بۆیە پارەکەم بەخشی مناڵێکی نەخۆش ڕزگاری بێ ئەگە خوا دەکات مناڵێک سەرەتانی نییە و هەر نەبووە وەڵای من پارەکە هیچ لەدەست نەچووە هاواتەکەی من ئەوە بۆ مناڵێک لە نەخۆشی چاک بێتەوە ڕزگاری بێ ئێستا ئەگە خوا دەکات مناڵەکە هەر نەخۆش نییە دەی من ئاواتەکەم هاتووەتە جێ ئەویش بۆ قیامەتی خۆی زەرەدێکی لە خۆیدا و حرامێکی خواردووە چەند خۆشە ئینسان بەم دەروونەوە بژیە هەجاری وە کابرا یارمەتی نەخۆشێک دەدا ئەڵێ نابێ خانووت هەبێت چۆن دەبێ خانووی هەبێ و من یارمەتی بدەم ئەی تۆ ئەتەوێت لە قەبرینەی ناوەڵە بڵێگە خوا دەکان نەخۆشەوە من هاوکاریشی دەکەم و کرێت چینێ و خانووی خۆشی هەیە دەیە لە خوا بەزیاد بێ من دەمەوێت ئەو ڕزگار کەم نەک لە مەینەتیدا بمێنێتەوە ئەم ناخپاکردنەوەیە کۆمەڵگا چاک دەکات ئەبێ ئالێرەوە خۆشەویستان دەست پێ بکەین لە ناخی خۆمانەوە ڕۆژانە محاسبەیەکی تند و تیژی خۆمان بکەین ئەو دوکانداری ڕەخنەی لە حکومەت هەیە ئەگە مشتریەک دێ بۆلات ئەڵێ ئەم کەلوپەلە بە کەڵکی تۆ نایە ئەو نازانێ بڵێ وەڵڵاهی ئەمە بۆ تۆ باش نییە وەڵڵاهی ئەمە عادیە ڕاستە سعری هەرزانە ئەگە پارەی باشت پێ ئەمەیان ئەسڵی ترە و سوودی لێ دەبینی ئەگە دەچی کەلوپەلێک لە وڵاتان دێنی ها بازرگانی ئەمە کەرێتەوە ئایم حکومەتە چەند گەندەڵ و مەندەڵە ئەی تۆ کچی ئەو کەلوپەلەی بۆ منی دێنی چەند خراپە ئەی خۆ پێشتر بە خۆت بڵێ وەڵڵای تۆشتی باش بێنە هەر وڵاتەکە بۆ خۆی چاک دەبێت ئەبێت لە خۆب لە پێشەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین جا لە قورئانە خۆشەویستانم ئەگە قورئانتان خوێندەوە وشە بە وشە لەسەری بوەستن خوا دەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە لە سەرمەرگا خوا بە نسیبمان کە ئەم دێڕەمان پێ بوترێ ئەوە لەسەر قەبران دەیخوێنمەوە ئەوە لەسەر قەبران تازە سوودی نییە لە ژیانە تەطبیقیکە خوا دەفەرمێ ئەی ئەو نەفسەی کەوا دڵنیا بووی کە خوا تاک و تەنها و بێ شەریکە هیچ گومانت بەرامبەر بە بوونی ئەڵڵا نەبوو ئەی ئەو نەفسەی بەرامبەر بە پێغەمبەری خوا یەقینت هەبوو کە ڕەسوول الله خاتەمی ئەنبیا و مرسەلینە یەک زەڕە گومانت نەبوو لە پاکی و دروستی ئەم دینی خوایە کە ئیسلامە پیت بە پیت و وشە بە وشەی ئەم قورئانە ئیمانت پێی هەبوو بە پێی توانە جێبەجێت کرد ئەی ئەو نەفسەی کە بڕوات بەوە هەبوو نابێ ئەم ژیانە هەر ئەم چەند ڕۆژە بێ ئەبێ ڕۆژێک هەبێ پاداشتی چاکەکاران و سزا بۆ خراپەکاران هەبێ وەرە بگەڕێەوە بۆ لای خوای خۆت ڕاضیەتەن مەڕضیە جا سەیری ئەو دوو وشەیەکە ئەی ئەو نەفسەی لە دنیادا ڕازی بووی ئێستا خوا لێت ڕازیە عولەما دەفەرمون هەر کەسێک لەم چوارانە لە دنیا ڕازی بوو بێ لە قیامەتە خوا لێ ڕازیە هەر کەسێک لە خوا ڕازی بوو بێ هەر کەسێک لە خۆی ڕازی بوو بێ هایوە ناشکوری دەکا بەرامبەر بە جەستەی خۆی مشەوە نا بەڵام کابرا نیوەی سەرۆتی ئەم وڵاتە بۆ تەجمیلی لوت ڕۆی کاکە هەر نیوەی ئافرەتانی ئەم وڵاتە لوتی خۆیان شەڕ کرد ئەن ڕازی بێ تۆزێ بە جەستەی خۆت هەر کەسێ بە خۆی ڕازی بێ بە جەستەی خۆی ڕازی بێ و حەمد و سەنای خوای لەسەر بکات
لە خەڵکی خوا ڕازی بێ ڕقی لە هەموو خەڵک نەبێ جەنابتان بیستوتانی وایڵان بەخوا زەلام نییە لە زمانی دەرچێ یعنی هەر چای بە هەر کەسێک پێوە ڕەخنەیەک دەگرێت بەخواوە لەو سەرخوا لێ ڕازی نابێ لە خوا ڕازی بە لە خۆت ڕازی بە لە خەڵکی خوا ڕازی بە لەو پیشەیەش کە خوا بەدەستی تۆی کردووە ڕازی بە هەر مەڵێ خەڵک وای کرد و من هەر ئاوام بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەمە بەشی منە لە دنیادا وەڵڵاهی ڕەم بێ ئەمە بۆ من باش بێ بەو خوای هەر کەسێ لەم چوارە لە خوا لە خۆت لە خەڵک لە پیشەکەت ڕازی بووی خوا دەفەرمێ وەڵڵاهی منیش لێت ڕازیم بگەڕێەوە بڕۆ بۆ ناو بەهەشتەکە فەدخولی فی عیبادی وەدخولی جەنەتی بەمە بەهەشتی خوا بەدەست دێ بۆیە ئینسان بە چی چاک دەبین بە چەند خاڵک بە کورتی یەکەم بە عیبادەتەکان نوێژ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر ئەگەر نوێژێک لە دەرەوەی مزگەوتە دەستی نەگرتی خەریکی خراپەیەک دەکەی فڵان کەس تۆ ئێستا لە مزگەوت بووی تۆ ئێستا لەسەر بەرماڵ بووی ئەگەر ئەم نوێژە هیچ لە خراپە لە دەرەوەی مزگەوت و بەرماڵەکە نەیگەڕێیتەوە یەکێ لە نیشانەکانی ئەوەیە لە دیوانی خوادا قبوڵ نەبووە ڕۆژوو من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يضع طعامه وشرابه کەسێ بە درێژایی هاوین و ڕۆژە سەختەکانی گەرما و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبێ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە پێویستی بەو ڕۆژوە نییە ئەگەر بەرهەمی ئەو ڕۆژوە لە 11 مانگا بریتی نەبێ لەوەی بە قسەی درۆ و دەلەسە نەکەوێ و عەمەلیشی پێ نەکا یعنی ئینسانی وا هەر لە 11 مانگی دوای ڕەمەزاندا لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و بۆ هەموو لایەکمان هەر خەریکی درۆ و دەلەسەیە جا هەیە والعەمەلە به هەیە درۆ و دەلەسە هەڵنابەستێ بەس دەیگێڕێتەوە ئەڵێم فڵان کەس وایە تۆ بە چاوی خۆتی چت نەدیوە ئەڵێ فڵان کەس وای گوت کە فڵان کەس وایە پێغەمبەری خوا دەفەرمێ عەمەلەکانت بەتاڵ بووە ڕۆژەکەت بەتاڵ بووە زمانت پارێزە بە دووی درۆ و دەلەسە و بوختانی خەڵک مەکەوە لە فەیسبووکە کە شتێک بڵاو بۆتەوانە تۆش دەچی دوو جاری کە بڵاوی دەکەیتەوە وازی لێبێنە لەو شوێنەدا کۆتایی پێبێنە خۆت مەکە بە شەریکی ئەو تاوانە ئەگەر ڕۆژوویەک فێری ئەو دەم پاکی و دەست پاکیان نەکا نیشانەی ئەوەیە بەس برسێتی توێنێتەکەت بۆ ماوەتەوە ئەگەر حەجێک فێری حەڵاڵ خۆری نەکا کە لە حەج هاتی تەوانێ و هەر گورگەکەی جاران بووی وەڵی نیشانەی ئەوەیە بەس سەفەر و سیاحەتێکت کردووە بەس ماندوو بوونێکت چێشتووە بەس کەشیەکت بەستووە ئەبێ حەج گۆڕانکاریت بەسەرا بێنێ چەند نمونەی جوان لە وڵاتاندا هەن لە وڵاتی ئێمەشدا الحەمدولله هەن لە وڵاتی مالیزیا کابرایە کە دەچێتەوە بۆ ماڵەوە لە حەج تەماشا دەکا و جانتاکەی دەکاتەوە بەردێکی مزدەلیفە وا لە ناو جانتاکەیەتی ئەڵێ خوایە گیان من بەردێکم لە سعودیەوە هێناوەتەوە دەی من بۆیە چوومە حەج کە جارێش کە حرامێک نەخۆم خڕاست ئەمە ناخورێ بە قەستیش نەبووە بەڵام ئەگەر 4 ملیۆن حاجی هەر یەکی بەردێک لە مزدەلیفە بەرێ کەواتە زەربەیەکمان لە وڵاتەوە لەو شوێنەدا بۆیە پارەیەک دەنێرێ لەگەڵ 100 ریاڵی سعودیدا بۆ ئەوەی تەسلیم بە پارێزگاری مەککە دکتۆر ئوسامەت البار بکرێتەوە بڵێ کاکە ئەو بەردە بەرنەوە لە مزدەلیفە داینێنەوە ئەوەش کرێ نەقڵوی نەکەی کاتێک کە نامەکە بە بەریدا دەگاتە وڵاتی سعودیە و پارێزگار دکتۆر ئوسامە بار دەیکاتەوە سەری سوڕ دەمێنێ ئافرین بۆ حاجیەک ئاوا بە خۆدا چوونەوەی کردووە بەردێکی وڵاتی سعودی بردوێتەوە لەوێەوە بە پارەوە ناردوویەتیەوە ئەڵە با ئەمەش نەیاتە ماڵمەوە من بۆیە چوومە حەج پاک ببمەوە گۆڕانکارێک بەسەر ژیان ما بێنم نەک لێرەوە دیسان دەست پێ بکەمەوە بۆیە ئەو پارێزگارش زۆر دەستخۆشی لێ دەکا بەردەکەش و پارەکەشی بۆ دەنێرێتەوە و دەڵێ هەوڵ دەدەم جارش کە لەسەر حسابی گیرفانی خۆم داوەتی حەجت بکەمەوە بۆ سعودیە ئافرین حاجی کە بەو شێوەیە حەجت کردووە چەند خۆشە هەر ئەو کەڵکانی کە دەچن بۆ حەج وەڵڵاهی ئاوا پاک بمنەوە وەڵڵاهی گۆڕانکاری بەسەرا دێ لە وڵاتی ئێمە خەڵک لە حەج دێتەوە کچەکەی خوازبێنی کێرێکی دێ کوڕێکی ڕێک و پێک و بێ دەنگ و کاسب و بە ئەخلاق حاجی دڵە وەڵڵای نادەمێ ئەخ بۆ نادێ وەڵڵا کاتی خۆی بنەماڵی فڵان کەسی عەشیرەتی ئەوێ دوژمنایەتیان لەگەڵ ئێمە هەبووە بابە ئەم کابرایەت باوشیشی لەدایک نەبووە کە بنەماڵی تۆ لەگەڵ فڵان کەسە لە مەخاڵێکی بۆ مام حاجی بێ تۆبەت کرد بێ ئەبێ ناخت پاک بوو بێتەوە لەوانە نەک هیچ 4 پشت لەمە پێشت هێشتا لە بیر مابێ ئەو حەجە ئەگەر وانەکەین سوودی نابێ هەر یەکەم جار عیبادەتەکان بۆ ئەوەی ناخمان پاکاتەوە دووەمیان حکومەت هەوڵ بدا خراپەکانی ناو کۆمەڵگا نەهێڵێ بەچی بەگرتن ناوەڵڵا وەڵڵا هەر حیزبێک هەر حکومەتێک بڕوای بەگرتنی خەڵک هەبێ بڕوای بە زیندان هەبێ بڕوای بە نینۆک دەرهێنان هەبێ فاشیلە نەها قاتی خۆی ئەو ڕژێمانەی پێشووی عێراق بینیتان ئەو گەنجی وڵاتی ئێمەیان چ لێ کرد کابرا هەر چاویان دەردێنا لە زیندانە خەڵک بەگوڕتر دەبوو کابرا ڕق ئەستوورتر دەبوو بۆیە لە ئیسلامدا چاککردنی ئینسان بەوە نییە بیگری لە زیندانە پشتی بشکێنی نەخێر حتا زیندان بۆ ئیسلاحە
زیندان بۆ چاکردنی ئینسانە. بۆ ئەمە بە کاربەدەستانی وڵاتی خۆمان دەڵێم گەنجێک هەڵەیەک کرد مەی ڕزیێنە لە زینداندا بێسەر شوێنی مەکە کاکە بەوە چاک نابێ هەموو خراپەکارێک وزەیەکی تێدایە. خۆشەویستان ڕەم بێ لەگەڵ ما موافق بن. ئاخر دزی بە هەموو کەس ناکرێ. دزیش جورئەتێکی دەوێت، دزیش ئازایەتی دەوێت، دزیش فەنی خۆی دەوێت. بەڵام ئەم فەن و ئازایەتی و لێ هاتوویە کابرا لە چاکەدا بەکاری نەهێناوە، لە چاکەیە کەسابەت بەکاری نەهێناوە حەزی لە دزیە. ئەم هەموو مەهارەتەی لە دزیکردنا کوشتن بە هەموو کەس ئینسان ناکوژرێ وزە و تااقەت و غیرەتێکی تێدا بووە بەڵام حەیف بۆ خراپە بەکاری هێناوە بە قەتڵ بەکاری هێناوە. تەقاننەوە کابرا شوێنێک دەتەقێنێتەوە خۆی دەتەقێنێتەوە ئینسانێکی جەریئە بەڵام حەیف بەکاریان هێناوە بۆ خراپە. واجبی حکومەتە بێنە ئەم تاقە و توانایی کە لەم کەسە خراپەدا هەیە ئاڕاستەی کە بەرەو چاکە بێنە لە چاکەدا بەکاری بێنە. لە ناوی مەبە مەیکوژە زیندانی مەکە وەرە فێری چاکەی کە تەنانەت زیندان دەبێت بۆ چاکردنی خەڵک بێ. لە وڵاتی ئێمەدا دز گیراوە کاتۆتە دەرێ بۆتە شادس سێ چوار دزیکەشی بینیوە لە زینداندا ئەوەی فێریشی نەبوو لەوێ فێری بووە. نەخێبێ زیندانیش بۆ ئیسلاحی خەڵک بێ بۆ چاکردنی تاکی گیراو بێ. پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم ڕابەری هەموو سەرکردە و کۆمەڵناسان و یاساناسان و پیتۆڵان کاتێک کە فەتحی مەکەی کرد فەرمووی بیلال بڕۆ سەربانی کەعبە و بانگی الله ئەکبەر بچڕە و بانگی ئازادی بدە بە گوێی مرۆڤایەتیدا. ئیتر لات و عوزا و سەنەم باوی نەما الله ئەکبەر کەس عەبدی کەس نێ هەموو عەبدی ئەڵڵاین. کاتە بیلال بانگی دەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆڵانێکەوە دەڕوا سەیر دەکاوە سێ چوار گەنج سەریان بە یەکەوە ناوە کافرن مشریکن ئیمانیان نەهێناوە کابرایەکیان لە ناودایە ئەم کەسە ناوی سەلەمەی کوڕی معەممەرە گەنجێکە باڵا بەرزێک قەد و قیافەت جوانێک دەمی لار کردوێتەوە لاسای بیلال دەکاتەوە گەنجەکانی دەوروبەریشی پێ دەکەنن یعنی بە کوردی خۆمان گاڵتە بە ئیسلام و بانگ و مزگەوت دەکەن. ئەڵێ ها سەیری ئەو ڕۆژپێستە چۆن دە میلیار دەکاتەوە بانگ دەدا ئەمیش وەک ئەو بانگ دەداتەوانێ ئەوانش گاڵتە دەکەن و پێ دەکەنن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێک دەست دەخاتە سەر پژملی کابرا کە ئاور دەداتەوە گەنجە ئەوە گەورەترین سەرکردەیە. ئێستا 10,000 کەسی چەک بەدەست بەدەستیەوەیەتی واللهی لەوانەیە سەرم لێ بکاتەوە. هەر بیر بۆ چوونێک لە دنیادا ئێستا ئاوا گاڵتە بە سەرۆکەکەی بکەی بە سەرکردەکەی بکەی بە حیزبەکەی بکەی بە ئاڵاکەی بکەی والله یەکسەر پشتی دەشکێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وانە بوو. فەرمووی ناوت چییە؟ وتی ناوم سەلەمەیە. فەرمووی واللهی دەنگت زۆر خۆشە. باسی نەکرد تۆ بۆ لاسای بیلالت کردەوە و چۆن لاسای بانگی ئیسلام دەکەیەوە و چۆن گاڵتە بە ئیسلام دەکەی و ئەی نازانی ئێمە دەسەڵاتی ئەم شارمان بەدەستەوەیە. فەرمووی دەنگت زۆر خۆشە کوڕی گەنج. واللهی حەیفە ئەم دەنگە خۆشە بانگی ئیسلامی پێ نەوترێ. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی محەممەد یعنی من بۆم هەیە بانگ بڵێم. فەرمووی ئێستا بیلال دەڕواتەوە بۆ مەدینە ئەم شارە چێ بانگدەری بێ؟ والله ئەگە بە ڕەزامەندی خۆت موسڵمان بی من تۆ دەکەم بە بانگدەری مزگەوتی کەعبە. یەکسەر وتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. پیامبەر صلی الله علیه و سلم دەستی بەسەر سینەیە دانا فەرمووی خوایە ئەم دەرونەی خاوێنکەوە. یەکسەر مسلمان بوو لە ناخ و دڵەوە هەموو جەماعەتەکەش مسلمان بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردی بە بانگبێژی مزگەوتی کەعبە. هونەرێکی تێدایە دەنگێکی هەیە مەی مرێنە مەی کوژە کاکە وەرە لە چاکەدا بەکاری بێنە. دوێن هەر ئەو سەعاتە گاڵتەی بە ئیسلام دەکرد ئێستا بانگواز بۆ ئیسلام دەکا. گەنجێکمان هەیە دەنگێکی خۆشی هەیە مەڵە کاکە هەرچی سرود و مۆسیقایە حرامە دەبێت کپیکەی بڵێ ناوەڵڵا مۆسیقا و سرودی حەڵاڵیش هەیە لە چاکەدا بەکاری بێنی. ئەی ئەم وڵاتە پێویستی بە مۆسیقی و بە ئینسانی هونەرمەند نییە ئەم دەنگەی تۆ حەیفە بیکوژی بیمرێنی ئەمە بە هەرەی خوایە وەرە لە چاکەدا بەکاری بێنە. هەتا حکومەت ئەو کەسانی خراپن بەگرتن و بە تۆقاندن و بە چوونە سەرماڵان چارەسەر ناکرێ ئازیزانم وەرە بەهرەکانیان لە چاکەدا بەکاربێنە. یەکسەر کۆمەڵگاکەمان ئاڵوگۆڕێکی بەسەرا دێ گۆڕانکاریەکی بەسەرا دێ چاکسازی ڕاستەقینە لێەوە دەست پێ دەکا. سێمیان بۆ کەسی خراپەکار سۆز و میهرەبانی پێویستە. دکتۆر عەمرو خالی دەڵێ کاتێک کە لە بەریتانیا بووم ئافرەتێک کە بوو بە ناسیامان لە شوێنی خوێندن و کاردا شکوای حاڵی خۆی کرد لە دەست کوڕێکی خراپی کە سێ مناڵی هەیە و دوانیان باش و ساڵح یەکیان زۆر لارە ملە. وتی دەرم کردوەتە دەرەوەی ماڵ وتم ناوا نابێ بڕۆ دەست لە ملیکە فەرمیێسک بەسەریا بارێنە بڵێ کوڕی خۆم تۆ هەر جەرگی منی تۆ کوڕی خۆم من لە تۆ بێزار نیم لە کردەوەکانت بێزارم ئەیدا چۆن دایک دڵی دێ ئەولادی خۆی لە ماڵ دەرکە.
ئەڵێ دایکەکە بە قسەی کرد و چوو بوو باوەشی بە ملی کوڕەکەیان کردبوو بە سەریا گریا بوو وتی ڕۆڵی جان تۆ هەر جەرگی منی تۆ هەر ڕۆڵەی منی من 9 مانگ بە سک تۆم هەڵگرتووە بە شیری مەمک بەخێوم کردووی چۆن دڵم دێ پشت لە تۆکەم من ڕقم لە کردەوەکانتە بەخوا نەک لە خۆت ئەڵێ کوڕەکەش بەسەر دایکە دەست دەکا بە گریان و هەر لەوێدا تەوبە دەکا واز لە خراپەکارەکانی دێنێ ئەگە منداڵێکت خراپە بەوە چاک نابێت لە ماڵ بیکەیتە دەرەوە بەوە چاک نابێت قسەی لەگەڵ نەکەی بەوە چاک نابێت هاتوو چۆی نەکەی بەوە چاک دەبێت لەگەڵ یان نەرم بە دەستی سۆز و میهرەبانی بخەسەر بڵێ تۆ جەرگمی تۆ ڕوحمی تۆ لە جەرگم شیرینتری بەڵام کردەوەکانت باش نین بەخوا من ڕقم لە تۆ نییە من دژم بەو کردەوانە کە سەرنجامی تۆ خراپ دەکا بزانە ئەو مناڵەت چۆن بەرەوە ئاست دێتەوە حتا تونبی لەگەڵیدا ئەویش تونتر دەجوڵێتەوە و زیاتر چاواشە دەبێ و کۆمەلگاکەشمان خراپ دەبێت بۆیە خۆشەویستان کۆتا قسەمان ئەوەیە بۆ چاکردنی عەقیدەی خەڵکیش سوکایەتی بە خەڵک مەکە جاری وایە یەزیدی لە وڵاتی ئێمەدا بۆ من چەند جار وتومە کابرا لە عەسکەری ئاڵە بەخوا یەزیدیەکمان لەگەڵا بوو هەموو جار تفم ڕۆ دەکرد و شەیتانم بەنەعلە دەکرد بۆی ئازاری بدەم دەی ئیسلامی ئێمە ئەوەی ناوێ ئەگەر لە شوێنێکە کرێکارێکی یەزیدی لەگەڵا بوو لە نوێژیش ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم بەدەنجی بەرز مەڵێ ئازاری مەدە ئەگەر زانیت بە تفڕۆکردنی قەڵسە دەقیقێکە تفڕۆ مەکە خوا ژینگەش پیس نابێ هەر زانیت بە هەر شتێک قەڵسە هیندۆسیەکت لەگەڵایە بوزیەکت لەگەڵایە هەر معتەقەداتێک مەسیحیەکت لەگەڵایە جوولەکەیەکت لەسەر کار و ئیش لەگەڵایە سوکایەتی پێ مەکە لا ڕێزی لێ بگرە بێ بڵێ ئەوە ئیسلامی من ڕەحمەتە من زەحمەت نیم بۆ کەس پیاوێک خزمەتکارێکیان دەبێت لە ماڵەوە هیندۆسی دەبێت پێی دەڵێت تۆ نوێژ ناکەی ئەڵێ من موسڵمان نیم من بت دەپەرستم هیندۆسیم لە هیندستانەوە هاتووم بۆ عێراق و کوردستانە خزمەتی ماڵام بکەم ئەویش دەڵێت تۆ خۆت ئازادی هەموو جارێ پیاوەکە خاوەن ماڵ کە زۆربەی ماڵیش لە هەولێر و شارەکاندا خزمەتکاریان هەیە ئەچێتە دەرەوە باشترین عەتری گران بەهای پێ عەتر بەخۆی دەکا دێنە عەترێکیش بۆ خزمەتکارە دەکا تۆش با بۆنت خۆش بێ دێنە عەترێک بە خۆت بکە لەو عەترێک کە خۆی بەکاری دێنێ کابرای هیندۆسی خزمەتکار ئەڵێ وەڵڵی من خزمەتی زۆر ماڵانم کردووە هەر نەمێراوە لەگەڵ خاوەن ماڵا قسە بکەم یان لەو خواردنەی خۆی خواردێتی من لەگەڵ یا دانیشتمە سەر سفرە بانگم کا بڵێ وەرە بەیەکەوە نام بخۆین من بەرماوەکانم خواردووە لە ژوورێکی تر نانم خواردووە یان لەو عەترە گرانبەهایی خۆی ببنیکە ئەڵێ کاکە جا خۆ تۆش ئینسانی خوای من کە ئیسلامی کردووە بە خەڵاتی من ڕێزی لە ئینسان گرتووە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئیتر من چۆن بێ ڕێزی بە تۆ بکەم ئەوە دینەکەم ڕێگام پێ نادا کە سوکایەتی بە تۆ بکەم وەڵڵاهی لەسەر ئەم ئەخلاقە جوانە کابرای هیندۆسی مسڵمان دەبێت هاچاو لێ دین ئاوا دەگا بەم شێوەیە ئینسانەکان ئەگە عەقیدەشیان ناموسڵمان بێ چاک دەبن بۆیە داواکارم لە خوای پەروەردگار یا ربی خوای عاقبەتمان خێرکەی یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی خوایە نەفس و دەروونمان پاک بکەیتەوە نەفس و دەروون و ناخمان پاک بکەیتەوە لە شیرک لە شتێک کە پێغەمبەری خوا فەرمانی پێ نەکرد بێ خوایە بمان پارێزی لەوەی کەوان ناخمان پڕ بێ لە حەقد و قیم بەرامبەر بە موسڵمانان و هەموو مرۆڤایەتی بمان خێتە سەر ڕێگایەک کەوا چاکەی هەموو کەسمان وەکو هی خۆمان پێخۆش بێ خوای گیان هەرگیز دڵ و دەروونمان ئەوەندە پیس نەبێ بە ناڕەحەتی خەڵک خۆشحاڵی خۆمان دەربڕین ئیسلاحی حاڵی ئەم کوردستانەشمان بکەی یا ربی خوای ئەم وڵاتەمان لە زۆر زەقێتدایە خوای ڕزگارمان کەی خوای سەرکردەکانمان دادپەروەرکەی ڕەحم و سۆز و خۆشەویستیان هەبێ بۆ میلەتی خۆیان خوای میلەتەکەش بە خۆماندا بچینەوە و لە ناخی خۆمانەوە دەست پێ بکەین و گۆڕانکاری لە جەستەی خۆمان و ڕوحی خۆماندا بکەین پاکمان کەیتەوە لە گوناهەکانمان هیدایەتمان بدەی بە سەر ڕێگەی ڕاست یا ئەرحەم الراحمین یا شافی یا الله لێت دەپاڕێنەوە هەر کەس داوای دوعای خێری کردو بۆ نەخۆشەکانیان یا ربی خوای شیفای نەخۆشی هەموو موسڵمانان بدەی یا ربی خوای شیفای نەخۆشی هەموو موسڵمانان بدەی ئەوانەی جەستیان نەخۆشە شیفایان بدەی ئەوانەی دەرونیان نەخۆشە و نەفسیانە یا ربی خوای لە دەرونی نەئارام ڕزگاریان کەی یا ربی خوای هەر کەس مناڵی نییە پێی ببەخشی هەر کەس مناڵی نییە یا الله مناڵی ساڵحی پێ ببەخشی ئەولادەکانمان ساڵح کەی ئەو کەسانی منداڵەکانیان لار و لەوێرن خوای هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ڕاست عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بجێڕی ئەم کوردستانەمان پارێزراوکەی کەم و کوڕیمان زۆرە خوای بۆمان چاکەی ئەوەی هەمانە لە دەستی نەدەین و لێمان نەسێندرێ لە دەستی پیلانی دوژمنانی ناوخۆ دەرەوە یا ڕەبی خوای بە دوورمان کەی برایەتی لە نێوانماندا بەرقەرار بێ هێزی پێشمەرگەی کوردستان و پارێزەرانی ئەم وڵاتە لە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هەر کەسێک خێرێکی بۆ ئەم کوردستانە دەوێ یا ڕەبی خوای تۆش ڕۆڵەی موسڵمانان پارێزی خوای ڕۆڵەی ئەم موسڵمانانە لە هەر شوێنێکن بیان پارێزی ڕەحم بە خێزانەکان ڕەحم بە مناڵی ساوایان بکەی یا ئەرحەم الراحمین شەهیدەکانمان بە بەهەشت شاد کەی و بریندارەکانمان شیفا بدەی آمین آمین والحمد لله رب العالمين